میدیاکاران هەموو لایەک بەخێر بێن سەرچاو زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێز و خۆشەویست دیارە ئێمە لێرە بە ناوی ژمارەیەکی زۆر لە فراکسیۆنە جیاوازەکان لە پلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە نووسینگەی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ پێشوازیمان کرد لە ژمارەیەک لە نوێنەری دەرچوانی کۆلێژ و پەیمانگاکان و هەروەها خوێندنی باڵاکان جواتە ماستەر و دکتۆرا و هەموو نوێنەرایەتی بڵێنی وانەبێژەکان و خۆبەخش و ئەوانشی مامۆستایانی دانەمەزراوی دیارە ئەوان یاداشت و پەیامی خۆیان هەیە بۆ ئێمەی پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستان بە دڵنیایی ئێمە کۆی فراکسیۆنەکان کۆی نوێنەراتی فراکسیۆنەکان لێرە پێشوازی لە پەیامەکەیان ئەەکەین و بە دڵنیایی ئەو پەیامی ئەوان ئێمە پێمان وتون کە دواتر بیکەنە نووسراوێک و تەواوی نووسراوەکە بکەنە خاڵبەندی داخوازی و داواکاریەکانی خۆیان هەموو بنووسن لەناو ئەو یاداشتەیە و ئێمەش وەکو پەرلەمانتارانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە دڵنیایی ئێمە ئەوەی کە لە دەسەڵاتی پەرلەمانە بێ ئەوەی لە دەسەڵاتی ئێمەی پەرلەمانتارانە بێ بە دوواداچوونی پێویستی بۆکەین و هەوڵ ئەدەین داخوازی و داواکاریەکانی ئەوان ئەوەی لە چوارچێوەی یاسای پەرلەمانی کوردستان و لە چوارچێوەی بە دوواداچوونەکانی ئێمەیان جێگای بێتەوە کەم تەرخەمی ناکەین دیارە گرنگیشە کە یعنی یەکێ لە خاڵەکان ڕەنگە ئەوە بێ کە بە بەردەوامی لە ساڵی 2014ەوە تا ئێستا دامەزراندن نییە بەڵام لە هەمان کاتە لە ساڵی 2014ەوە خانەنشینی لە هەرێمی کوردستان بەردەوامە بێ ئەوەی خەڵک لە شوێنی خاننشین بوواندا بمەزرێ ئەمە ڕەنگە لە عێراقی فیدرال بەم شێوەیە نەبێ و ڕەنگە بە هەمیشەییکردنی گرێبەستەکان و ڕەنگە لە عێراق بە بەردەوامی بڕیاری بۆ دەرچووە و توانین بڵێن گرێبەستەکان کراون بە هەمیشەیی ڕەنگە بەشێک لە داواکاریەکانی ئەوان بێ وابێت کە ئەوانیش چی گرێبەستەکان چی خۆبەخشەکان کە ژمارەیەکی زۆری خۆبەخش لە ژمارەیەکی زۆر لە وەزارەتەکانەیە کە توانین بڵین ئەگەر ئەوان نەبن ڕەنگە بۆشایەکی گەورە دروست بێ لە ناو بەشێک لە وەزارەتەکانە بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان هەم پێشوازیەکەین هەم پشتیوانی داخوازی داواکاریەکانیانەکەین لە داهاتووداوەی کە ئەوان بە نووسراوێکی یعنی توانین بڵین کەیدەن بە ئێمە ژۆک و پەرلەمانتاران لە کۆی فراکسیۆنە جیاوازەکان هاوکار و هەماهنگ و پشتیوانیان نەبین فەرموو بۆ خۆشیان با پەیامی خۆیان بگەێنن بە خێراتنی هەموو لایەکەین تەمان وەکو نوێنەری سەرجەم چین و توێژەکان بە خێراتنی هەموو لایەکەین ئێمە وەکو نوێنەری زۆربەی چین و توێژەکان ئەمڕۆ لێرەین لە نووسینگەی پەرلەمان و ئێمە داواکاری خۆمانمان بەم بەڕێزانە گەیاندووە بە ئومێدەی کە لایندەیە ئینشاءڵڵا کاری لەسەر بکەن بەڵام ئێستا ئێمە یاداشتێکمان هەیە بۆ ئێوەی بەڕێز یاداشتەکەمان لێرە خوێنینەوە ئێمە وەکو نوێنەری سەرجەم چین و توێژەکان داواکاریەکانمان بە نووسینگەی پەرلەمان گەیاند کە لە دوو داواکاری سەرەکی پێک دێت یەکەم بابەتی دامەزراندن و بە هەمیشەییکردنی گرێبەستەکان ماوەی 12 ساڵە کەرتە حکوومیەکان بە خۆبەخش و وانەبێژ دەبرێن بەڕێوە چەند ڕێژەیەکی کەم نەبێت دامەزراندنی هەمیشەیی لە هەرێمی کوردستان نەکراوە ئەمەش لە کاتێکدا ساڵانە هەزاران فەرمانبەری هەمیشەیی خانەنشین نەبن لە بەرامبەردا حکوومەتی ناوەند هیچ کات لە دامەزراندن و بە هەمیشەییکردنی گرێبەستەکان نەوەستاوە داواکاری سەرجەم چین و توێژەکانی لە خاڵی یەکەمدا ئەوەیە لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا مافەکانیان بکرێت بە بابەتی دانوستاندن و داوا بکرێت بۆ هەر توێژێک کە دامەزراندن لە عێراقەیە لە هەرێمی کوردستانیش هەبێت و تەمویلی موچەکانیان لە بەغداوە بکرێت چونکە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە یان هەر ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و بەغدا کۆتایی بە ئابووری سربەخۆیێنێت و بەپێی دەستور هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان بەپێی دەستور هەموو هاوڵاتێکی عێراق هەمان ماف و شایستەی هەیە سەرجەم دامەزراندن و بە هەمیشەییکردنی گرێبەستەکانی 12 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان ناکاتە 1 ساڵی دامەزراندن کە عێراق بۆ هەژدە پارێزگاکەیەکات و خاڵی دووەم داواکاری دووەممان کە داواکاری دوو توێژە ئەویش لە بابەتی بە گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژی پەروەردە و خوێندنی باڵادا چەندین مامۆستا سوونمەند نەبوون کە مافی خۆیان بوودا بمەزرێن ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندن بەم شێوەیە بکات
لە کاتێکدا هەر خۆیان ڕایان گەیاندووە کە هەمووان ڕۆڵەی ئەم وڵاتەن و نابێت مافی هیچ کەسێک بفەوتێت چونکە خاوەنی یاساین و هەموو کەس مافێکی یەکسانی هەیە بۆیە داواکارین مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە کەوایە ئێمە دوو داواکاریمان هەیە لە نووسینگەی پەرلەمان یەکەمیان ئەوەیە کە بابەتی دامەزراندن چ خۆبەخشەکان بێ چ دەرچووە تەندروستیەکان بێ چ بە هەمیشەییکردنی گرێبەستەکان بێ لە بابەتی دانوستاندنی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا جێ بکرێتەوە و یەکسانی بکرێت لە نێوان هاوڵاتیانی عێراق و ناوچە دابڕێنراوەکان لەگەڵ باقی پارێزگاکانی هەرێمی کوردستان و داواکاری دووەمەوەیە کە ئەو دامەزراندەی لە ڕابردوودا بۆ وانەبێژەکان کراوە بە شێوازێکی عەدالەت و دادپەروەرانە هەموو ئەو مامۆستایانە بگرێتەوە کە خزمەتیان کردووە و لە فەرمانی ئەنجومەنی وەزیرانە قەراری لەسەر دراوە. سپاسانەکەم. بەناوی خوای گەورە بەڕێزان ئێمە ئەمڕۆ پێشواز